تمانيان أو ننيا سالة كبن دز بدز جيشون با صال كما أما يعني زور سرنجة راكشة لسي درست كراوة أول شون أنا تكبر تسريخه ئەمانە بێگومان بەشێکی تری پێوە وەکە توانیمانە لەسەر سەریانە ڕایگرن ئێستا پێوی نەماوە بەڵام شتێکی تایبەتە هەستەکەم لە شتەکانی زۆر جوانتر و دەگمەنترە ئەمانە لە کوێ دۆزراونەتەوە چۆن گەشتون بەدەستیەوە لە ناوچەکانی کوردستان دۆزراونەتەوانێ و هەر شتێکی تەمەنیان ئەو نییە 100 ساڵێکە بن دەست بە دەست گەشتون بە ساڵ کەمە ئەی نەگەشتۆتە بابەتی شوێنەواری يعني جاري هركا لبوريكا عادة لكي عقاتا بابتي تمانية صو 50 سال تاسو 50 سالك به هركا لبورا كجشت 200 سال ابن بابتي شو نواري إما خان هیچ ئاماژەیەک نییە بۆەوەی کە ئەم کڵاوە بۆ نمونە هیچ دەستنووسێک چوزانم هیچ شتێکی وای لەسەر نییە ئەکیید ئەگەری هەیە هەبێ بێگومان بە دۆزینەوە و گەڕانی زیاتر ئەو شتانەش دەسەکەی بەڵام من تا ئێستا شتێکی وام نەبینیوە بە بەراورد لە ئێستا من ئەڵێم کۆن زۆر زیرەکتر بوون چکە خۆیان داهێنانیان کردووە باسی ئەو بکەم زۆر بە سەلیقە بوون وایە ئەکیید بە سەلیقە بوون و زۆر زیرەکانە ئیشەکانیان کردو ئێمە ئێستا هەموو شتێکمان لەبەردەستایە بەڵام ئەوان خۆیان داهێنانیان کردووە